گەشتارێکی زۆر ڕووی لە ئێرە کردو و سپاس بۆخوا زۆر قەرەباڵغە و زۆر باشە. لە هەورامانم هاتوومەتە سەرچاوەی زەڵم ئەمڕۆ بە بۆنەی جەژنی قوربانی پیرۆزەوە ڕێژەیەکی زۆری گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی هەورامان و بە تایبەتی سەرچاوەی زەڵمیان کردووە. ئەم دیمەنانەی پشتی منەوە دیمەنی هاتنی گەشتیارانە بۆ سەرچاوەی زەڵم لە هەورامان. من هاتوومەتە یەکێک لە چاخانەکانی هەورامان لێرە گەنجێکی قسەخۆش و ڕووخۆش بە چایەکی بەتام و بە لەزەت پێشوازی لە میوانەکان ئەگات. کاک موسا سڵاو لێبێ، سەرەتا جەژنت پیرۆز بێ. سەرەتا جەژنی ئێوەش پیرۆز بێ، بە خێرەتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بن سەرسە و سەرچاو. کاک موسا هاتنی گەشتیاران ئەمڕۆ چۆن بووە؟ ڕێژەیەکی گەشتیاری زۆر هاتووە یا خود کەم هاتووە؟ بێگومان ئەمڕۆ من لە بەیانی لە سەعات 6ەوە لێرەم زۆر گەشتارێکی زۆر ڕووی لە ئێرە کردو و سپاس بۆخوا زۆر قەرەباڵغە و زۆر باشە. ئەو گەشتیارانەی یەنە ئێرە گەشتیاری ناوخۆی هەرێمن یاخود دەرەوەی ناوچەکانی هەرێمن؟ بەڕاستی ئەوەی کە من بینیومە بەڕاستی هی دەرەوەی ناوچەی هەرێمن ئەتوانم بڵێم زۆرتری گەشتیارانی خوارەوە عێراق. ئێوە چیتان هەیە لێرە، چی پێشکەش بە گەشتیارانەکەن؟ ئێمە وەکو خۆم من بەیانیان قەیماخ و گوێز و هێلکە و ماست و ئەم شتانم هەیە، نانی بەیانی ئەوەی پێویست لە بەنانی بەیانیەوە من هەموم هەیە. ئامادەکاری دوکاندارەکانی ئێرە چۆن بووە بۆ پێشوازی لە گەشتیاران؟ بەڕاستی هەر کەسێک لە ڕێگەی خۆیەوە ئەوەی کە هەر بابەتێکی هەیە لە ساسەد خۆی حازر کردووە، چۆن من خۆم ئامادە کردووە ئەوانش خۆیان ئامادە کردووە بۆ ئەم دووسێ ڕۆژە. پێشبینیەکەن ڕۆژانی داهات و گەشتیار زۆرتر کرد؟ بێگومان ڕۆژەکانی تر ئەگەر جەژنیش نەبێت ڕۆژی هەینی زۆر قەرەباڵغ و زیحام بووە. ئێمە پێشبینیەکەن بەیانی زیاتر و زیاتر قەرەباڵغ بێت. کاک موسا چایەکەی تۆ بە چایەکی خۆش و بەتام ناسراوە، نهێنی ئەم بەتامیت؟ وەڵی من خۆم حەز ناکەم خۆم وەسفی چاکەی خۆم بکەم، بەس ئەو بە ڕێزانەی کە ئەی خۆن و جەنابیش لەوە چەند جارێک هاتووی ئەم چایەتان خواردوێت بەلای ئەوان بڕیار بن، نەک خۆم بڕیار بن. بەس من هەتا بۆم بکرێت نایەڵم چاکەم سووتێت لە دووری ئاگرەوە دایانێم دوو نوعی چا شتێک هەڵەکەم. ئەمە چاکەیە کە هەموو کەسێک ئەوەی کە خواردێتی پێی خۆش بوو. ئەمە سڕی مێهنەکەتە؟ وەڵی سڕی مێهنە نەک بڵێم خۆم جیاکەمەوە لە چاکانی یا قسەی ئەوان تقلید دووبارە بکەمەوە. بەس من تقریبا چەند ساڵێکە چای چیم ئەوەی پێم کرابێت چا هەتا بۆت بکرێت نەسووتێت چاکە ئیتر باش دەرەچێت. باوەڕکە ئێمە زۆر خۆمان ئەبێ یەکەم جار خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین پاک و خاوێنین هەم دوکانەکە و هەم دەرەوەی دوکانەکە ڕاگرین. بەڵام گەشتیاران بەڕاستی هەندێکیان پابند نین و پاک و خاوێنین ڕناگرن. ئێمەش داوایان لێ یەکەین پاک و خاوێنین ڕاگرن لەبەرەوەی بەڕاستی ژینگەکەمان پیس نەبێت.